بەرپرسیارەتی مێدیا بە تایبەت لە ئاستی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیەکانی مێدیا لە هەرێمی کوردستان تەوەری سێمی بەرنامەکەمانە بێت کە بێگومان مێدیا کۆمەڵێ پرەنسیپ و مەبدەئی کۆمەڵایەتی و ئاینی و نەتەوەیی و ئاسایشی نەتەوەیی هەیە پێویستە لە بەرچاویان بگرێت بە تایبەت ئێمە ئەمڕۆ باز لە بەرپرسیارەتی مێدیاکەین لە ئاستی کۆمەڵایەتیان لە بواری کۆمەڵایەتیدا کامانن ئەو بەرپرسیارەتیانەی کە میدیا دەیکەوێتە ئەستۆی دەکەوێتە ئەستۆی مێدیا بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆمان کردو. دکتۆر گیانم کاتت باش، سڵاو بۆ بەڕێستان، سوپاس بۆ دەرفەتەش بە ئێمە بەخشی کامانن ئەو بەرپرسیارەتیە کۆمەڵایەتیانەی کە دەکەونە ئەستۆی میدیا. بانی ئێوە باش، سڵاو ڕێزم بۆ ئێوەی بەڕێز و سەرجەم بینەران هەیە. بێگومان میدیا بە پێ قۆناغەکان ئەرک و بەرپرسیارەتی دەگۆڕێت. لەم قۆناغی ئێستادا ئێمە دەتوانین بڵێن بەرپرسیارەتی و ئەرکەکانی سەرشانی میدیاکاران و کەناڵەکانی میدیا بە شێوەیەکی گشتی زۆر جیاواز لەوەی کە بۆ نمونە ڕەنگە لە 15 ساڵ یاخود 20 ساڵ یاخود نیو سەدی ڕابردوو هەبووە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو یاخود لە کۆمەڵگەیەکی وەکو کوردستاندا. ئەمڕۆ بە حکمی ئەوەی کە ژیانی کۆمەڵگا ژیانی ئاڵۆز بووە لەسەر جەم سێکتەرەکاندا، دنیا گۆڕانکاری بەسەردا هاتووە، تەکنەلۆژیان نوێ هاتووەتە ئاراوە. ئێمە گرنگە میدیا بە ئاراستەیەکدا با بڵێن بە شێوەیەک ئاراستە بکەین کە هەم بتوانێت شێوازی ژیانی تاکە ڕێبخا، هەم بتوانێت با بڵێن ژیانێکی مۆدێرنانە بۆ خەڵک پێشنیاز بکە کە دوجار لە بەرژەوەندی خەڵکدا بێت. ئەمڕۆ بەڕای من میدیا دەکرێت کاری وشارکردنەوە بە شێوەیەکی سەرەکی بکاتە ئەجندای کارەکانی خۆی، وشارکردنەوە لە ڕێگەی یاخود لە بواری بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێی میدیا، چونکە هەمومان دەزانین ئەمڕۆ ئەم تەکنەلۆژیای ئەگەر بکەوێتە دەست خەڵکی نەزان بە شێوەیەکی خراپ بەکاربێنرێت ئەوە کارەساتی لێ دەخڵقێت. بەڵام ئەگەر بێت و ئەو تەکنەلۆژیای هەمان تەکنەلۆژیا بە شێوەیەکی باش بەکاربێنرێت ئەوە سوودەکانی زۆر زۆرن. لەبەرەوە پێویستە خەڵک وشار بکرێتەوە. ئێمە جگەلەوە پێویستە خەڵک لە تەنانەت ڕفتارکردن لە ناو کۆمەڵگەدا لە ڕێگەی کەناڵەکانی میدیا وشار بکرێتەوە، بابەتی نیشتیمانیە، بابەتی کەلتوری باڵێ فەرهەنگیە، ئەمانە هەمووی ئەرچی میدیان کە ئەمڕۆ پێی هەڵسێ بۆی خەڵکی پێ وشار بکاتەوە. لە هەندێک بابەتی تر هەیە کە میدیا ئەمڕۆ گرنگە لەسەری بڵێ. کەواتە کاک دکتۆر، ئەمڕۆ دیارە لە بابەتی سۆشیال میدیا ناتوانرێ هێندە کۆنتترۆل بکرێت، بەڵام بابینە سەر میدیا سەرەکیەکان وانی کە تەلەڤیزیۆنن یاخۆت میدیای بیندا و بیستاوی تر کە لە هەرێمی کوردستانە هەمانە. ئەم میدیانە تا چەندە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیان گرتووەتە هەستەوە بە پێ و ڕێکارانی وەک جەنابەت باست کرد؟ من پێم وایە شتەکە ڕێژەیە ناتوانین بڵێن فلان کەناڵ یاخود زۆربەی کەناڵەکان سەداسەد پابند بوون بە بەرپرسیارەتی و بە بەها و ئیتیکە میدیاییەکان، بەڵام لە لێرە و لەوێش پێشێلکاری هەیە و وەک چۆن پابندبوونیش هەیە. ئێمە هەندێک جار ئەم شتانە ئەم پابندبوونە یاخود بەدەهێنانی ئەم بەرپرسیارەتە میدیایانە لە قۆناغێکەوە بۆ قۆناغی دەگۆڕێ. ئەگەر ئێمە تێبینی بکەن هەر کاتێکە نێوانی هەندێک لە حیزبەکان تێک دەچێت، ئەوە ئەم کەناڵە میدیایانە زۆر بنەما هەیە پێشێری دەکەن، گوێ بە بەرپرسیارەتی نادەن، گوێ بە بەهاکان نادەن. گرنگ بەلایەنەوە ئەوەیە داکۆچی لە شخصی یاخود کەسایەتەکانی حیزبەکانی خۆیان بکەن یاخود لە سیاسەت حیزبەکانی خۆیان بکەن لەسەر بابەتێکی دیاری کراوە. لەبەرەوە بە پێی قۆناغەکانیمە دەکرێت زۆر جار بڵێن کە کەناڵەکانی میدیا لە هەرێمی کوردستان بە تەواوی پێشێری بنەما و ئێتیکانیان کردو، بەڵام لە هەندێک قۆناغی تریشدا لە کاتی شوێنەی بە تایبەتیە کاتێکە بە نێوانی حیزبەکان ڕەنگە گونجاو بێت یاخود بارودۆخی کوردستان شیاو بێت، جۆرێک لە جۆرەکان پابندبوونیان هەبوو بە ئەرک و بەرپرسیارەتە شیاوەکان. بەڵام کاک دکتۆر، ئەمڕۆ تەنها ڕەنگە لە بابەتە سیاسی و حیزبیەکانە نەبێ، بەڵکو لە بابەتە کۆمەڵایەتیەکانیشە وەک دەبینین لە چەند ڕۆژی ڕابردوودا بابەتە ئاینی و کۆمەڵایەتیەکان بە جۆرە جۆرەکان میدیاکان بووبوونە سەنگەر بۆ تەشەنە زیاتر سندنی ئەو بابەتە کۆمەڵایەتی و ئاینیانەی کە ڕوودەدا لە کۆمەلگا. ڕەنگە لە شتەکە لە پۆستێکی فەیسبووکەوە دەستی پێکردوێ، بەڵام سیر دەکەی لە میدیا گەورەکانەوە زیاتر گەورە دەکری. ئایا ئەمە تا چەندە بەرپرسیارەتی یا میدیا گەورەکان و بەرپرسیارەتیان وەرگرتووە کە نابێ ئەو شتانە بۆ شێوازی کە لە پۆستێکەوە هێندە قەبارەکەی گەورەتر بکەن کە دەبێتە دۆسیەکی گەورە لە کۆمەلگای کوردیدا؟ بەڵێ بەداخەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە و پرسیارێکی زۆر گرنگیشە. ئێمە
سوسیال میدیا بە شێوەیەکی گشتی ئەو کە پێ دەوترێت میدیای خەڵک تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەو بابەتانەی تر باڵێن ئامرازی ڕاگەیاندن لە لای خەڵک کاری ئەوەیە کە شتێک دروستکە کە کەشی گشتی پێدەوترێ یاخود پابلیک سفێر ئەوەی هابەرماز ماسی کردووە کاتێکیش ئەمە خەڵک قسەی لەسەر دەکات لەسەر ئەو بابەتانێک کە جێ بایەخی گشتین دەبێتە کەشێکی گشتی و ئەگەر ئەم کەشە گشتیە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود تۆڕەکانی خەڵک بمێنێتەوە ئەوە لە چوارچێوەیەکدا خول دەخواتەوە و نابێتە ڕای گشتی بەڵام کاتێک کە کەناڵەکانی میدیا یاخود دەسەڵات دێتە نا ئەو بابەتە و ئەوانیش کاری لەسەر دەکەن ئەوە دەبێت نەتیجەکەی ئەوە دەبێت کە ڕاگشتی لەسەر دروست دەکرێت اینجا ئەوەی ئێمە یەکێک لە کەموکڕەکانی کەناڵە ڕسمیەکان یاخود کەناڵە دامەزراوەکانی میدیا ئەوەیەکە بەداخەوە ڕەش و سپی جیا ناکەنەوە لە ناو تۆڕەکانی خەڵک یاخود لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود لە سوسیال میدیا هەر ناوێکی کە لێنراوە ڕەش و سپی لێک جیا ناکەنەوە لەسەر ئەوەی ئەو بنەمایە کە لە تۆڕەکانی خەڵک بڵاو دەکرێتەوە دێن کاری لەسەر دەکەن بەمەبەستی دیاریکراوە طبعاً ئەمە هەمان دەزانین خەڵکێکی زۆر هەیە ئەمڕۆ بۆ ناو دەرکردن هەندێک قسە فڕێ دەدەن یاخود کار لەسەر هەندێک تەوەر دەکەن یاخود هەندێک بابەتی زۆر هەسیار دەوروژێنن کە وا دەکات خەڵکێکی زۆر سەیریان بکەن سەیری تەلەڤیزۆنەکان بکەن ئەمە بۆ بەیداکردنی بینەرە بەڕاستی ئەجینا هەندێک بابەتی ئێمە بابەتی شتی لاوەچین ئەوە نییە کە بەڕاستی خەڵکی پێوە مەژوڵ ئەمە کێشەی سەرەکیمانەیە ئەمڕۆ مەسەلەی گەندەڵی هەیە کە گرینگە ئەو کەناڵانەی کە خۆیان ڕەنگە لە هەندێک قۆناغدا داکۆچی لە گەندەڵکاران بکەن بێن ئەمڕۆ دژی گەندەڵی ئیش بکەن گرنگە بێن لەسەر چۆنیەتی گەڕانەوەی ناوچە کوردستانە داگیرکراوەکان لەسەر مەسەلە نیشتیمانیەکان لەسەر پتەوکردنی فەرهەنگ و کەلتور و بنەما و دابوونەریتە جوانەکانی کوردەواری ئیش بکەن نەک بێن بابەتی وا بروژێن کە هەمومان دەزانین فەوزایەک دروست دەکات کە شڵەژانێکی کۆمەڵایەتی ئاسایشی کۆمەڵاتی تێدەدا ئەم شێوازە کارکردنە بەڕاستی دوورە لە هەموو پێوەرەکانی کاری میدیایی ڕاستە میدیا ئازادی هەیە بەڵام بوونی ئازادی مانای بێسەروبەری ناگەیەنێ میدیا دەبێت پابند بێ بە بەو بنەمایانەی کە خۆی لەسەری باڵندای ناوە لەسەری بڕوا و ئیتیکانێکە هەیە و کۆمەڵێک میساقی شەرەف هەیە کە ئیش لەسەر بکات جگەرەوە یاساش هەیە تۆ بە هەمان شێوە دابوونەریت کۆمەڵایەتی شتەیە کە تۆ لەمانە لادا ینی بەڕاستی تۆ هەموو شتەکان پێشێر کردووە دابوونەریت بەڕاستی لە هەمووی گرنگترا چونکە لە دابوونەریتی کۆمەڵگایی کۆمەڵەکەی خۆت لادەیت وەکو ئەوە کە تۆ دژی میلەتەکە خۆت کار بکەیت لەبەر ئەوە ڕژاندنی ئەم بابەتانە و گەورەکردن پێدانی قەبارەی زیاد لە خۆی بەڕاستی کارێکی هەڵەیە لە لای من میدیا ئەرچی ئەوەیە کە هەر بابەتێک حەق خۆی پێ بدا بۆی بەرچاوی خەڵک ڕوون بێ خەڵک نەوروژێنێ زۆر باشە دکتۆر نەمانی ئاسایش و ئاشتی کۆمەڵایەتی کێشانێکە دروست بوو بەڕاستی ئەوە نەدەهێنا بەڵام تاوانە کۆمەڵایەتیەکانی نێو کۆمەڵگە و بە جۆرێ لە جۆرەکان بە پاڵەوانکردنی خەڵکی تۆمەتبار و بکوژ و دێوەزمە لە کۆمەلگەدا تا چەند بەشێکی زۆر یەکەوێتە ئەستۆی مێدیای ئێمە لەوەی کە نەیتوانیوە بە شێوەیەکی هاوسەنگ لە ئاستی ڕوودا و پێشاتە کۆمەڵایەتیەکاندا هەڵس و کەوت بکات. بەڵێ بەداخەوە ئێمە لە کۆمەلگە ئێمە کەلتورەکە خەریکە کەلتوری کوردی لەلایەن کەناڵەکانی میدیای سەر بە هەندێک لە حیزبەکان سەر بە شخصی ناو حیزبەکان کەلتوری کوردی خەریکە گۆڕانکاری بەسەردادە قەت کورد نەبووە لە مێژووی خۆیدا چەپڵە و ڕێز بگرێت لە خەڵکی خائین یاخود خەڵکی گەندەڵکار خەڵکی پیاوکوژ ئێستا ئەو کەسانەی کە پیاوکوژن یاخود چەک بەدەستن یاخود گەندەڵن ئەوەندە ڕێزیان هەیە ڕەنگە کابرایەکی پیاوێکی کۆمەڵایەتی یاخود مامۆسایەکی زانکۆ یاخود دکتۆرێکی خود نەخۆشخانە ئەوەندە ڕێزی نەگیرێ بەڕاستی ئەمە تێکدانی کەلتوری کوردیە کەلتوری کوردی وانە بۆ بەڵام ئێستا تاوان زۆر بۆ لە ڕگەی میدیاوە خەڵکێک دێنە سەر شاشا یاخود خەڵکێک لە ڕێگەی پارەوە هەندێک بابەت سپۆنسەر دەکەن لە تۆڕەکانی خەڵک کە بەڕاستی بهی ئەوە نییە خەڵک گوێ لێ بگرێ بەڵام دەبینیت ئەو کۆمنت باشانێک کە بۆ ئەو دەنووسێت و دەستخۆشانە بۆ ئەو دەنووسرێت بۆ کابراکی عاقڵی ژیری بەتوانە نانووسێت کە دێ کۆمنتێک یاخود پۆستێک دەکات لە فێسبوک یاخود بەرنمەیەک ئێمە ئەو شتانەمان بینیوە خەڵکی بەتوانە هەیە بەرنمەی هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود تۆڕەکانی خەڵک ئەوەندەی ڕەنگە سەد سیرکەری هەبێت بەڵام سیر دەکەیت بابەتێکی نابەجێی دژ بە دابوونەریتی کۆمەلگایەتی هی کەسێکی پیا و باڵێن تاوانبار ئەیتی تاوانبار جۆرەکانی زۆرن ئەوەندە بینەری هەیە کە سەدان جار بەقەد کەسە بەتواناکەیە بەداخەوە
ئەمە کاریگەری زۆر نێکەتیفیان لەسەر کەلتوری کوردی کردووە من بە وەچوونی خۆم ئەمە پلانێکە نزیکەی 30 ساڵ ئیش لەسەر دەکرێت بۆ تێکدانی ئەو کەلتورەیە بۆمانەوەی کۆمەڵی خەڵکە لە دەسەڵاتە وای هاتو خەڵک ئێستا قێز بکاتەوە لە خەڵکی خوێندەوار وای هاتو خەڵک ئێستا ڕقی لەو کەسانە بێت کە شخصەتێکی جوانیان هەیە و لە ڕێگەی هەندێک لە کەناڵەکانی میدیا دەدانێت لە کەداری شام بکەن ینی ئەمە بەڕاستی بەڕای من و بەڕای زۆر لەو هاوڕێیانم کە لە زانکۆ و لە ناوەندی ئەکادمیایش دەکەن هەوڵێکە بۆ تێکدانی کەلتوری کوردی و سەرکەوتیشان بەدەستهێناوە کەلتوری کوردی ئێستامان دەبینین پێوەرەکان گۆڕاوە جاران خەڵکی دەسپاک ڕێزی لە دەژیرا ئێستا خەڵکی دز و جەردە ڕێزی لە دەژیرێت جاران خەڵکی کۆمەڵایەتی بە خاوەن باڵێن پێگەی شەرەفمەندانە ڕێزی دەژیرا ئێستا خەڵکی گەندەڵ و پیاوکوژ و دەوڵەمەند و ئەوانە ڕێزی لە دەژیرە پێوەرەکانیان گۆڕاوە بەیانی وا لێ دێ ڕێزی نێوان هاوڕێ و خوێندکار و مامۆستا و منداڵ و دایک و باوان نامێنێ ئەمە هەمووی بەرنمەیە کاری لەسەر دەکرێت و تا سەر کەوتنیان بەدەستێناوە بەدا زۆر باشە کاکتۆر زۆر جار باسەوە دەکەین بە میدیا فیلتەرێکی هەبێت هەندێک پابندی تایبەتی بۆ دیاری بکرێت ئایا بەڕاستی لە کۆمەلگای ئێمەیە بە پێ و یاسا و ڕێسەیانش کە هەمانە لە کاتێکا یاسای بەدەستێنانی زانیاریبان هەیە بۆ ڕۆژنامەنووسان کە دەزانین چۆن جێبەجێ دەکرێت ئایا دەتوانین ئەمە بکەینە ئەمرێکی واقع لەوەی کە دەستگاکانی ڕاگەیاندن بەبێت جیاوازی فیلتەریان بۆ دابنرێت مامۆستاجان من یاسا ئەم یاسانی کوردستان بە کلاوە دەبینم یاسا بۆ خەڵکی فەقیر دانراوە کەسێکی هەژار دێ هەڵەیەکی هەیە کاکە بە پێی یاسا ناتوانێت بکەیت حاکم دەستە لای دادوەر بە دوو سێ شێوازی یاسا و بە مزات ئیش دەکەن یعنی تۆ ناتوانانی بڵێ ئەمە یاسامان هەیە یاسا ڕەنگە یاساکانمان گونجاون بەڵام یاسا جێبەجێ ناکرێت کە جێبەجێ نەکرێت وایە نەدبێ و خەڵکیش دەستخەڕۆ دەکەی خۆڵ دەکەیتە چاوی خەڵکیش ئەمە لەلایەش تریشەوە ئێمە فلتەرکردنی ئەم بابەتانە بەڕاستی لە ئەستوێت کەناڵەکان خۆیانە ینی تۆ ئێستا خەریکی دامەزراندنی دامەزراوەیەکن یاخود دەستەیەکن ئەنجومەنێکن بۆ چاودێریکردنی میدیا و بە ڕخستی کاروباری میدیا بەڕاستی بەم شێوازانە ڕێک ناخرێ ئێمە ئەگەر تۆ دەتەوێت یاسا جێبەجێ کە بڕۆ یاسا لەسەر کەناڵی مەسوولە باڵا دەست و دەوڵەمەندەکان جێبەجێ بکە اینجا ئەوانەی توش من دڵنیان پابند دەبن تۆ یاسا کە لەسەر مەسوول جێبەجێ نەکرێ چۆن داوا دەکەی لەسەر هاوڵاتی ئاسایی جێبەجێ دەکە ئەمە هەمان شێوە تەطبیق دەبێت لەسەر کەناڵەکانی میدیا تۆ ناتوانانی لەگەڵ کەناڵەکانی خاوەن باڵێن پێگە سیاسە دەوڵەمەندەکان مامەڵە بکەیت بە یاسا چۆن دەتوانین لەگەڵ کەناڵێکی هەژاری بێ پشت و پەناش بتەوێت هەمان ئەمە بەڕاستی ئەوەی کورد دەڵێ بانێکە دوو هەوایە ینی بۆ خۆیان یاسا قیمەتی نییە بەڵام دەیانێت بۆ هاوڵاتی ئاسایی هەبێت چۆن لە مەسەلە پرۆژەی چاکسازیە لەمە ڕۆژ لە مەسەلەکانی تر هەمووی خەڵکی ئەوانەی کە لەسەرەوە هیچ کێشەیەکیان نییە هەموو شتەکان لەسەر خەڵکی هەژار خەڵکی ئاسایی جێبەجێ دەکەن اینجا ناو ناتۆری گەورەی لێ دەنێن و لە کەناڵەکانی میدیا خۆیان بە شتێکی گەورەی دادێنن هەر ئەوەیە مەسەلەکە چاو خەڵکردن ساوی خەڵکە ئەمە سەری کەناڵەکانی میدیا کە هەندێک جار دەرگای ئازاد دەکرێتەوە بۆ خەڵک سەری تۆڕەکانی خەڵک کە لە فەیسبووکە لە تویتەرە لە لاوانی تر بزانە چ قسەیە بەم دەسەڵاتە دەڵێن بەڵام دەسەڵات خۆی کەڕ کردووە حکوومەتی ئێستا لەم قۆناغی من چاودێری باڵێن تەمەنم وای کردو کە چەند حکوومەتی دوای ڕاپەرگرتنی کوردی ببینم ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی هەرێم ئەدای حکوومەتی هەرێم وەزیرەکان بێتواناتر و بێمستەواتر دەبن بەداخەوە ینی من نازانم خەڵک ڕۆژە خراپەی لە کوردستان ڕۆژێکی خراپترە خوڵقێنێ یان بە نەچ ئاسەوار و کاریگەریەک بەسەر کۆمەڵگەوە جێ دەهێڵێ ئەگەر مێدیا لە ئاستی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیانە بێ و ئەم ئاڵۆزی و ڕەوش و شل و شێواویەی هەر بەردەوام بێت بەڵێ من پێم وایە کارەساتی خوڵقاندووە هێشتا ماویشە تەلەڤیزۆنەکان ئەمە گەر باسی تەلەڤیزۆنەکان بکەن کە دامەزراوی ڕسمین جیا لە تۆڕەکانی خەڵک لە فێسبوک و یوتیوب ئەوانەی تر سیر کە تەلەڤیزۆنەکان خۆی بۆتە شوێنێکی بۆگەنی هەندێکیان مناڵم ڕێزمێ بۆندە لە کەناڵەکان بەڵام هەندێکیان بوونەتە شوێنێکی بۆگەن بۆ پەخشکردنی ژەهر بەناو خەڵکدا سەیری هەندێک لە بەناو دراماکام کە سەیری لەو سەری ئەو بابەتە سەری لەو هەندێک لەو بەرنامانە کە چۆن بابەت باڵێن پەیامی دژ بەدابوونەریت کۆمەلگایی بەناو خەڵکدا بڵاو دەکەن تۆ تەلەڤیزۆن ئەمڕۆ بەڕاستی تەنها خەڵکی باڵغ سەیری ناکە کۆنتڕۆل لە ماڵەوە ئێستا وای لێ هاتووە لەبەر ئەو نازە و لەبەر ئەو مافی منداڵ و ئەو شتانە کە ئێستا ئێمە خۆمان پێڕێوی دەکەن لە ناو کۆمەلگادا بەڕاستی کۆنتڕۆل بەدەست منداڵەوە لە زۆربەی کاتەکان لەبەر ئەوە کە منداڵ کە شتێکی ملەوەن و
بە زمانی کوردی شتێکی بینی باسی یان دەشتی سیر و سەمەرە دەکات بەڕاستی منداڵ چێژی لێ وەردەگری حەز دەکات سەیری بکە تۆش بۆ ئارام ڕاگررتنی ناو ماڵەکەت ناچاری منداڵەکەش ببێتە بەشێک لە بینەری ئەو تەلەڤیزۆنانە کە ئەمەش کاریگەری لەسەر دەروون و چۆنێتی بیرکردنەوەی منداڵەکەش دروست دەکات ئەمە هیچ گەورەکانی فۆتاندۆ بەڵام منداڵەکانی شوالێ کردووە چەندنەوەیشتر بەڕای من چەند ساڵێشترنەوەیشتر پێ دەکات کە بەڕاستی گوێ بەدابوو نەریتی کوردەواری نادەن ئێمە لە کۆمەڵیەکدا دەژین دەوروبەرمان سەیری دەوروبەرمان کات بە حساب ئێمە کراوەین بەڵام سەیری ئێران دەکەیت وانە ئەوان دابوونەریتیان بە پیرۆز دەزانن سەیری ناوچەکانی تری عراقکە سەری سووریا ئوردن ئەو وڵاتانە تر بکەتەنانە لە تورکیاش ئەو بابەتانە کە لێرە پەخش دەکرێت و بەو زمانە و بەو شێوازە لە تورکیاش لە هەندێک بەتابەتی و ناوچە کوردستانەکانی ئەوێ بەو شێوەی سەیری ناکرێت بەڵام ئێمە گوێ بە هیچ شتێک نادێن دەمانەوێت ئەوروپی بین لە جلوبەرگ و لە ڕفتاری کۆمەڵایەتی و لە نازانم چی و چی ئەوانە بەڵام بێ ئەوەی گوێ بە لایەنە زانستیەکە و ئەکادیمیەکە بدەین و لە هەڵسو کەوتی ڕۆژانەماندا ڕنگ بداتەوە بەڵکو لەو شتانێک کە زەرە بێمە دەکات دەمانەوێت ئەوروپی زۆر باشەکاری دکتۆر ڕایەکەیەکانی هێشتا ماوە زۆری دەرکەوتەوە بەڵام هێشتا زیاتریش ماوە ڕایەکەیە دەوترێت پێویست ناکە ڕاگەیانەکان یا تەلەڤیزیۆنەکان هیچ فیلتەرێکیان هەبێ ئەگەر قرار بێت ئەم کەناڵە ئەم درامایە کە وەک خۆت ئاماژەت پێکرد ژەهر بڵاو دەکاتەوە بەناو خێزانە کوردیەکانی ئێمەدا ئەگەر قرار بێتەوە ئەم درامایە بە خراپ دەزانی کۆنتترۆل لە دەستی خۆتە و مەی خەرەسەر ئەو کەناڵە یا ئەو کەناڵە بسڕەوە لە تەلەڤزیۆن و لە سەتەلایەتەکەدا ئایا تا چەند ئەم ڕایە دروستە و ئەمە دەگونجێ بڵێن مادامی دی ئەمە هەیە پێویستمان بە فیلتەر نییە پێویستمان بەوە نییە کە هیچ چاودێریەک بەسەر میدیاکاندا هەبێت بەڕاستی مەسلەی ئەمە خۆدزینەوەیە تۆ کەناڵێکی کۆمەڵک ئەرک و بەرپرسیارەتی لە شانە کۆمەڵێک ئیتیک هەیە دەبێت پابندی پێوەی تۆ ڕژمارەی پلس هەژدەیەک دادنێ على ئەساس دابێت لە خواری هەژدە ساڵەوە سێریکە ئەمە خۆدزینەوەی لە بەرپرسیارەتی بەڕاستی تۆ لە ژارەکە پەخش دەکەیت ئەم ژەهرە بەشێک کۆمەلگە هەر بەری دەکەوێت چونکە خەڵک سەیری دەکات خەڵک کە جەولەیەک دەکات لەسەر کەناڵەکان بە کۆنتترۆلەکەی بەردەستی کە ئەمڕۆ وەکو 15 ساڵ 20 ساڵ پێشێستانیە بە دوگمە کەناڵەکان بگۆڕیت بەڵکو بە کۆنتترۆلە بەرێکەوتێکت هەر بۆ دروست دەبێت لەگەڵ کەناڵەکە لەبەر ئەوە نابێ بەبێ بەرپرسیارەتی فلتەرکردن ئەم بابەتە تێپەڕێ کەناڵ بەڵێ ئازادە بەڵام کەناڵ خۆی دەبێ فلتەری هەبێت سەرپەرشتیارانی هەر کەناڵێک دەبێ ئەوەندە تێگەیشت من لە دابوونەرێتی کۆمەلگا دەبێ ئەوەندە پابند بن بە ئیتیک دەبێ ئەوەندە پابند بن بە یاسا کە ڕێگە نەدەن بابەتی ژەهراوی دژی نیشتیمان و دژی کۆمەلگەی خۆت ئینجا لە ڕووی کۆمەڵایەتیە لە ڕووی سیاسیە لە ڕووی ئابووریە لە ڕووی ئارامی نەتەوایەتی و نیشتیمانە زۆر باشە بەخشکێت بەناو خەڵکدا زۆر باشە مەسەلەی ئەو فلتەرە بە نمرەیەک دەکەوێتە سەر کەناڵەکە خۆی نابێ خۆی بدزێتەوە بەندانانی زائد هەژدە و زائد 16 و ئەم بابەت وەڵا با خەڵک سێرم نەکە ئەمە بەڕاستی قسەیەکە لای من هیچ بەهایەشی نییە زۆر باشە کاکتۆر ئەتوانین پۆلێنبەندی جیاواز لەناو کەناڵەکان و میدیاکاندا بکەین بە تایبەتی لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی یا لە ڕووی حزبی دەسەڵات و حزبی دەرەوەی دەسەڵات و ئەمانە بەڵام ئەگەر پۆلێنبەندی بکەین لە نێوان ئەو تەلەڤزیۆنانی کە با بڵێن پشتیوانیەکی دارایی زۆر باشیان هەیە و بە تایبەتی ڕەنگە شخصی ناو حزب باڵادەستەکانیش لە پشتیانەوە لەگەڵ ئەو کەناڵانی کە پشتیوانی داراییان زۆر کەمە ئایا ئەم داراییە کاریگەریەکە کردووەتە سەرەوەی کە کامیان زیاتر لە بەرپرسیاریەتە میدیایەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خۆیان بدزنەوە یا زیاتر پشکی ئەو تێکدانی کۆمەڵایەتیان بەربکەوێت بێگومان لایانی دارایی زۆر کاریگ هەیە کاریگەری هەیە لەسەر کوالەتیە لە کوالەتی پەیامە کوالەتی تەکنیکیە و هەتا دوایی تۆ بمانەوێ نەمانەوێت کاتێکە لە کەناڵێکە توانایەکی مادی زۆر دەخێتە بەر ڕۆژنامە بەردەم ڕۆژنامە نووسەکە هەوڵ دەدا بێت کارت بۆ بکە و بەپێ ئەو سیاسەت و بەرنمەیە کە کەناڵەکە خۆی دایناوە اینجا لە ڕووی بەرپرسیارەتیەوە بەڕای من لە ڕووی بەرپرسیارەتیەوە تۆ ناکرێت لایەنی مادی بکەیت بە بەهانە بڵێ وڵایەخە من لایەنی مادیم نییە ئەم بابەتم دەست ناکەی بۆیە دەستم بابەتێک دێنم دۆبلاسکراوە یاخود بابەتێک دێنم بۆی خەڵک زۆر سێرم کا ڕێکلام دەستکەوێت بابەتێک بڵاو دەکەمەوە کە ئەوەی کە دابەزێتە ئاستی پۆپۆلیزم و ئەوەی شعبەوەتی کە قسەی لەسەر دەکرێت لەم ڕۆژگارە بێت ئەم بابەتانە پەخشکەیت بەڕاستی لایەنی مادی زۆری و کەمی بۆ مەسەلەی پەخشکردن و یاخود ڕاکردن لە بەرپرسیارەتی پێوە نییە بەڵام بۆ کوالەتی و
ئەو بابەت زۆری دەوڵەمەندی بابەتەکان و کوالەتی بابەت و کوالەتی تەکنیکی و هێنە ڕاکێشانی ڕۆژنامەنووسی بە توانە لە کەناڵەکانی ترۆ بۆ کەناڵەکەی خۆت بەڵێ لایەنی مادی و توانای مادی کەناڵەکە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاروان عالی مامۆستای زانکۆ، سپاس بۆ بەڕێستان کە لەبارەی مێدیا و بەرپرسیارەتی کۆمەڵایەتیەوە قسەتان بۆ کردین، سپاس بۆ بەڕێستان و بۆ زانیاری ڕوونکردنەوەکانت.